وڵا ئێمە داواکاریمان هەیە بنزین گران بووە گاز گران بووە غاز لەسەرمان گران بووە ئەنجا لەسەر ئەوە شۆ ئێمە لیژنەیە قایمقامێتمان هەیە لەگەڵەوانە ڕێکەوتین بە 28 لەبە ئێستا بەڕێبەراتی هاتوو چۆ پەیامێکی دەرکردووە ئەڵێ لە 25 لە بەس زیاتر نابێتە لە بەیتێگە ئەو ئێمە 25 لە بەیتێگەین ئێمە هەموو پاسێک بەشی خۆی تەلەبەی بێ بەرامبەری پێ هەیە بێ باوکە هەیە کەمەندامە هەیە کرێتویە خۆمان هەمان ئاگەمان لەوە عزیێت ینی بەو شێواسە بۆ ئێمەی دەرنانێ داواگارین لە حکوومەتی هەرێمی کوردستان بەنزیخانەیەک بە تایبەتی بۆ پاسەکان تویا کاتەوانێ یەکەم دووەمیش ئەو لیژنەی هەڵوەشێتەوانە چونکە 25 لە بە هیچ دەرنانێ بەم سوتەمەنی گرانیە سوتەمەنی بەچەنە بۆیەوە سوتەمەنی نۆرمال بە سەر و 900 ڕۆژ بە ڕۆژ گرانترە بێ ئەمە چی زەرروزیانێکی لێوەدا هەموو زەرەدوزیانێکی لێمەگە ئەمە هەموو پاسەکان ڕۆژی بای 35,000 بنزینی تێگە واش بەشی ناگە حسابی کە تۆ بە 25 لەبە لەو 25 پێنجی تەرگ دڵنیا بە پێنجی تەرگە بێ باوک و کرێکی و کەم دەرامەت و قوربەسەر چونکە لەم ڕۆژە حکوومەت عالەمی قوربەسەر کردووە ڕۆژێک هەڵەتی گاز بە 650 ڕۆژ هەڵەتی هێتە 750 هێتە 825 هەر ڕۆژی 25 خەدە سەری ئەڵێ هیچ کەسێ نییە لێ بپرسێتەوە ئەمە چیە هەر ڕۆژی بەرزە بێتەوە 25 خاتە سەر بەرزێ کاتەوانێ 25 لە بەش هیچ بۆێمە دەری ناهێنێتەوانێ 25,000 مەساڕ وایە مەساڕەتیایە تۆ تەلە بەکۆکەیتەوە ساعت نوێگە سوڕێتەوە ساعت نوێگە بای 30,000 گازە خوار ڕۆژی هیچی دەری نایێنێتەوە بۆ ئێمە داواکاریمانەوە یاوەی گازەکەمان بۆ دابەزێنێتەوانێ پارەی گاز و بنزینەکەمان بۆ دابەزێنێتەوە بتوانین بە حەدی خۆی بکەینەوە بتوانین کە کارێکمان بوو بتوانین بۆمان دەربێنێتەوانێ تا پارەی خۆیمان بۆ دەرکاتەوانێ ناکرێت ئیشی خۆمان بکەین بە زەرەت یعنی شەکە محەمەدکێتەوە سەر زەرەدی خۆمان ئەنی هیچ شتێ بۆ ئێمە دەری نایێنێتەوانێ